سۆدانی لە خولەکی زیادکراودا گۆڵەکەی دەکات. محەممەد سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق نەیتوانی ئەو ئامانجە بەدی بهێنێ کە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەیەوە خەونی پێوە دەبینی و دەیویست وەکو یەکەم دەستکەوتی خۆی شانازی پێوە بکات. سۆدانی لە ساتی وەرگرتنی متمانەی پەرلەمانەوە لە کۆبوونەوە و دیدارە جیاوازەکانیدا زۆرینەی جار ڕستێکی دووبارە دەکردە و دەیگوت پەلە بکرێت لە ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 بەڵام پێناچی ئەمە ڕوو بدات و پرۆژە یاساکە بە پەلە تەواو بکرێت. ئێستا پرسیارەکە گۆڕاوە بۆ ئەوەی کەی تەواو دەکرێت. سەرباری کۆبوونەوە بەردەوامەکانی حکوومەت و ڕاستپاردنی لیژنە و وەزارەتە پەیوەندیدارەکان، بەڵام لە 40 ڕۆژی ڕابردوودا حکوومەت نەیتوانی پرۆژەکە بگەێنێتە دەست پارلەمان. پارلەمانیش سبەی پێنجشەممە دەچێتە پشووەوە. بۆیە بواری ئەوە نەماوە لە کاتی یاساییدا کارەکان جام بدرێت. بۆ ئێستا دوو ئەگەر لە ئارادایە، یانەوە تا کاتی زیادکرا و پەسەند دەکرێت واتە لە کاتی پشووی پەرلەماندا، یاخود یاریەکە کۆتایی دێت و ئیدی پەسەندکردنەکە دەکەوێتە ساڵی داهاتووەوە. پەرلەمانی عێراق لە پەیڕەوە ناوخۆیەکەیدا ڕۆژی 15 تشرینی یەکەمی دیاری کردووە بۆ ئەوەی پرۆژەی بودجە بەدەست بکە تاوەکو دەرفەتی گونجاوی لە بەردەمدا بێ گفتوگۆی لەسەر بکات و بەر لە ساڵی تاسە پەسەندی بکە. بۆ ئێستا تاوانەکە لە ملی ئەو نییە کە عێراق بەبێ پرۆژە یاسای بودجە بچێتە ساڵی تازەوە. دکتۆر نەرمین عوسمان ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بۆ زوم پێشبینی دەکات لەم چەند ڕۆژەی داهاتوودا پرۆژە یاساکە لە ئەنجومەنی وەزیرانەوە ڕەوانەی پەرلەمان بکرێت، بەڵام دەژڵێ تازە درەنگە پەسەندکردنی پرۆژە یاساکە دەکەوێتە ساڵی داهاتوو. پەرلەمانی عێراق مانگی ڕابردوو لە پێناو پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەدا پشووەکەی خۆی دواخست و وەرزی یاسادانانی درێژ کردەوە، بەڵام پێناچە جارێکی دیکە درێژی بکەنەوە. بۆیە وەکو دکتۆر نەرمین عوسمان پارلەمانتارەکەی یەکێتی دەڵێ بە هەموو ئەگەرێک پرۆژە یاساکە لەم ساڵدا پەسەند ناکرێت. هاوکات سروە عەبدولواحید پارلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنینەوەی نوێ بۆ چوونێکی دیکەی هەیە بە دووری نازانێت لە ماوەی پشووی پەرلەماندا و بەر لە هاتنی ساڵی تازە پرۆژە یاساکە پەسەند بکرێت. ئەو دەڵێ ئەگەر حکوومەت بودجە ڕەوانە بکە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی هەیە دانیشتنی ئاسایی ڕابگەێنێ و تێیدا بودجەی ساڵی 2023 پەسەند بکرێت. سەرچاوەکان کۆکن لەسەر ئەوەی بودجەی ئەم ساڵی حکوومەتی عێراق گەورەترین بودجە دەبێت لە مێژووی وڵاتەکەدا. پێشبینی دەکرێت بگاتە 150 بۆ 200 تریلیۆن دینار. بە گوێرەی زانیاریەکانی زوم یەکێک لەو هۆکارانەی ئامادەکردنی پرۆژە یاساکەی دواخستووە داواکاریە زۆرەکانی پارێزگا و وەزارەتەکانی عێراق بوون کە هەرێکیان بەجیا داوای پشکی خۆیان کردووە. ئەمە وای کردووە لیژنە تایبەتمەندەکان دوا بکەون و نەتوانن هەموو داواکارەکان لە ڕێژنووسەکەدا جێبکەنەوە. سروە عەبدولواحید پارلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنینەوەی نوێ دوو هۆکاری دیکە بۆ دواکەوتنی پرۆژە یاسای بودجە زیاد دەکا و بە زوم دەڵێ تەواو نەبوونی کابینەکەی سۆدانی واتە هێشتنەوەی پۆستی دوو وەزارەت بە بەتاڵی هۆکار بوو بۆ دواکەوتنی پرۆژە یاساکە. هۆکارەکەی دیکەش پەیوەندی بە قەبارەی بودجەکەوە هەیە، وەکو چۆن پێشبینی دەکرێت گەورەترین بێت لە مێژووی عێراقدا.